کەش و هەوا ساردا پلەکانی گەرمادا بەزیون بەفر دەبارێ بارینی بەفر بازاڕی پاقلەفرۆش و شێلمەفرۆشانی سۆرانی گەرم کردووە هاوڵاتیان لە دەوریان کۆبوونەتەوە بەو بەفرەی ڕۆژ ڕۆژی ئاوشێلمێ با پێ ڕۆژە شێمە و پاقلێ شەوانی کە بەفرە باری تا چەند دەتوان بڵێم 100% لە شێمە و پاقلەی دەکەن لەبەرەوەی جەوەکی خۆشە ڕاستی خەڵک بەو بەفرەی زۆر خۆشحاڵن جا لە خۆشحاڵی بەفریش دێنێ ناو سەعارەبانێ دەست بە شێمە و پاقلەی دەکەن ئەمن ڕۆژانەکانی بۆ نمونە باسکەم ساعت چەندە؟ ساعت دەیە دوێنێ ساعت 12 ئەوجا خەڵاتن ئەو لەبەرەوە بەفرەی هەمدە بە فەزلی خوای بەرەکەتی خوای ساعت دەیە شێمە و پاقلە خەڵاز بن نەکە من ئەترافیان هەموو خەڵاز بن بە بێگومانیش ئەگەر حەقیقەت ئەوێتن شەوەکانت کە شۆوایەکی هیچکیە خەڵکەکە زۆر بەکەمتر دێتە دەرێت بەڵام وەکو ئەو شەوانێکە کە شۆوایەکی تەراوی هەیە یاخود بەفر هەیە یاخود باران هەیە خەڵکەکە زۆر بە باشی دێتە دەرەوە ئەگەرچی بەفربارین نامۆنیە بە خەڵکی دەڤەری سۆران ساڵانە چەندین جار بەفر لەم ناوچەیە ئەبارێتن بەڵام بەفربارین ناز و نیعمەتێکە بۆ ئەو کاسبکارانی کەوا لە شەواندا پاقلە و شێلمە دەفرۆشن ئەم شەو بازاڕیان بە جۆرێک بژاوەتەوە بەشێشیان لە کاتژمێردەی شەو پاقلەکانیان تەواو کردووە و ئەوانەی تریش قەڵەباڵغێکی زۆریان لە لابەدی دەکرێت کاروان چۆمانی سەرقاڵی کوبە دروستکردنە بازاڕی ئەویش لە شەوانی دیکە خۆشترە بارینی بەفروای کردووە گەنجان زیاتر ڕوو لە کڕینی ئەو خواردنانە بکەن کە گەرمکەرەوەن وڵا جیاوازەکەی بەس بەفرەکەیە بەڕاستی بەفر وەلە ئینسانەکە یانی وەلە خەڵشێکات کەوا بێنە دەرێ ئەو شتە گەرمانە تاقیب بکەنەوە بخۆن جیاوازەکەی تەنها بەفرە سەرچاوەی بژێوی هەر هاوڵاتیەک تایبەتە بە کاتی دیاریکراوەوە پاقلەفرۆش و شێلمەفرۆشەکانیش زیاتر لە شەوان و بە تایبەتی تریش لە کاتی سەرما سەرچاوەی داهاتیان زیاترە ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران